رايم كانتر بازا خلب لا برش لبردي زور باش خود بناسينا عمنا اسماعيل وليا خلق الشاري هوليرم بجدار بوي جروب 16 يا خۆ بەخێر خۆش سەلام. ژیانی من پێش بەرزاریکردنت لە یادگا چۆن بووی مستەوات بوو بوو بە شێوازە بوون باسکە چونکی لەبەرم زۆر نەبوو تازە چوومە ناو لەبەرکردین لە ماوەی ساعاتە نیوی ئەگەر لاپەڕەکم لەبەرکرد ئەویش زۆر بەباشینە باشە ئەی کە دەست بە یادگەیەکی لە تستی 4 ساعتێکە چەندت هینە لە تێسی 4 ساعتەکەی 2 لاپەڕە و نیو یعنی لە مای 4 ساعت 2 لاپەڕۆنی ئەی دوای تاواکردنی دەورەکە لە گروپی 16 دوای تاواکردنی گروپەکە توانیم کەمتر 15 خولە لاپەڕەچ لەبەردی زۆر باشی یعنی لە 2 ساعت و نیوی هاتی 15 زۆر باشە گیانی من بەگشتی جگە لە لەبەرکردنی سوودەکردین سوودەکانیان زۆرە یەک لەوانە تەکنیکی سیستەمی سەرەکی باشە لەبەرکردنی بیستنی لە بۆ هەموو تارەکان ئەوانەی کە دەرسمانی هەم مەکتەب و هەم بەگشتی دەستەکان تا خۆشبی هیوادارم هە بەردەوام بوو لەو شتانە سوود بەخشە